سڵاوتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی شەممە سەرەتای سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕۆنی چارەنووسی چوار چالاکوانی سیاسی لە زیندان، گیانەدەستانی کرێکارێک بەهۆی نەبوونی ئێمێنی شوێنی کار لە شاری سەقز، مەترسی لە سێدەرەزانی غوڵام ڕزا ڕەسایی لە زیندانی کرماشان، کوژرانی مامۆستایەکی بەلوچ لەلایەن گروپێکی چەکدار و کۆبوونەوەی ئێرانیان لە مانچستر. درێژە هەواڵەکان کۆبوونەوەی بنەماڵەی گیانبەخشکردووان لەسەر مەزاری کەماڵ فەقیهی لە بۆکان. ڕۆژی هەینی 21 ڕەزبەر بنەماڵەی گیانبەخشکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی لەسەر ڕۆژی لەجایەکبوونی کەماڵ فەقیهی لەسەر مەزاری ناوبرا کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەرەکانی کرد. کەماڵ فەقیهی خەڵکی شاری بۆکان کە لە 20 مانگی ڕەزبەری ساڵی ڕابردووی شۆڕشی ژن ژیان ئازادی لەلایەن هێزەمنیەکانی ڕۆژیمەوە بە تەقەی ڕاستەوخۆ بە سەختی بریندار و گیانی بەخت کرد. ناڕوونی چارەنووسی چوار چالاکوانی سیاسی لە زیندان. دوای ساڵ و نیوێک بەسەر دەستبەسەری چوار چالاکوانی سیاسی بەناوەکانی موحسین مەزلوم، پژمان فاتحی، وەفا ئازەربار و محەممەد فەرامەرزی کە تاپە ئێستا هیچ زانیاریەک لە جۆخیان و شوێنی ڕاگیرانیان لە بەردەستانە. بەپێی راپۆرتەکان موحسین مەزلوم، پێژمان فاتحی، وەفا ئازەربار و محەممەد فەرامەرزی ساڵی ڕابردوو لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزران. جێگەی ئاماژەیەکە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەی ناوبراوان چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە و هەروەها لە مافی چاوپێکەوتن، پارێزەر و پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکانیشیان بێبەشکراون. گیانەدەستانی کرێکارێک بەهۆی نەبوونی ئێمێنی شوێنی کارەوە لە شاری سەقز. ڕۆژی هەینی 21 مانگی ڕەزبەر کرێکارێک بەهۆی کۆچنە خوارەوە لە بەرزایەوە گیانی لەدەستا. بەپێی راپۆرتەکان سدێق شانازی تەمەن 50 ساڵ و خێزاندار و خەڵکی گوندی شاپانی سەر بە شاری سەقز لە کاتی کارکردندا باڵەخانێکی چاران لە بەرزایەوە کەوتە خوارەوە و گیانی لەدەستا. جێگەی ئاماژەیەکە ساڵانە بەهۆی نەبوونی ئێمێنی شوێنی کار هەزاران کەس بریندار و گیانیان لەدەستدەدات. ناجێگیربوونی باری تەندروستی عاتفە ڕەنگیز لە گرتوخانەی سڵاتی سمنان. ڕۆژی هەینی 21 ڕەزبەر عاتفە ڕەنگیز چالاکوانی مافیژن بە دوای گواستنەوەی بۆ ئێزارەی سڵاتی شاری سمنان باری تەندروستی ناوبراو بە تەواوەتی تێکچوو. بە پێزانیاریەکان عاتفە ڕەنگیز چالاکوانی مافیژن و هەروەها کرێکار کە پێشتر لەلایەن هێزەمنیەکانی ڕۆژیمەوە دەست بەسەر و بۆ زیندانی قەرچەقی وەرامین گوازرایەوە لە ڕۆژی هەینی 21 ڕەزبەر ناوبراو بۆ ئێدارەی سڵاتی شاری سمنان ڕاگوێزرا کە دوای لێپرسینەوە باری تەندروستی تێکچوو. جێگای ئاماژەیەکە تا بە ئێستا هیچ زانیاریەک لەبارەی تەندروستی ناوبراو لە بەردەستانە. مەترسی لە سێدارەدانی غوڵام ڕزا ڕەسایی لە زیندانی کرماشان. غوڵام ڕزا ڕەسایی هەلاوی تەمەن 34 ساڵ و خەڵکی شاری سەحنەی سەر بە پارێزگای کرماشان لەلایەن لە قەیدوی دادگای انقلابی کرماشانەوە بێعەجا مەحکوم کرا. بەپێی راپۆرتەکان سیستەمی قەزایی کۆماری ئیسلامی لە کۆسایی مانگی خەزەڵوەری ساڵی ڕابردوو بە تۆمەتی ساختەی کوشتنی نادر بایرامی بەرپرسی ڕێکخراوی سڵاتی سوپای پاسدارانی سەحنا حکمی ئاعدامی بەسەردا سەپاندووە. ناوبراو لە کاتی ناڕزایەتی خەڵکی یارسان لەو شارە دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزاییەوە بەئیعدام مەحکوم کرا. کوژرانی مامۆستایەکی بەلوچ لەلایەن گروپێکی چەکدار. ڕۆژی هەینی 21 ڕەزبەر هاوڵاتیەکی بەلوچ لەلایەن چەند کەسێکی نەناسراو بە شێوەی ڕاستەوخۆ تەقەی لێکرا. بە پێزانیاریەکان مۆراد مەسعود نیە مامۆستایەکی خەڵکی شاری نیکشار لە ڕۆژی ڕابردوو لەلایەن چەند کەسێکی نەناسراو تەقەی لێکرا و بە سەختی بریندار و پاش گواستنەوەی ناوبرا بۆ نەخۆشخانە گیانی لەدەستا. دووە هەواڵ کۆبوونەوەی ئێرانیان لە مانچستر. ئێرانیانی دانیشتووی مانچستر بۆ بەڕاگرتنی یادیگیان بەخشکردوانی شۆڕشی ژینا کۆبوونەوەیەکیان ڕێکخست. بەپێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادیخواز لە شاری مانچستر کۆبوونەوە و
بە وتنەوەی دروشم دژایەتی خۆیان لەگەڵ حکوومەتی جەنایەتکاری ئیسلامی نیشاندا و خوازیاری ڕاگررتنی سزای سێجارەی بەندکراوان و یادی تەواوی گیان بەخسکردوانی شۆڕەشی ژن ژیان ئازادیان بەرز ڕاگرت. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر بن.